بەپێی لیستی موچەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڵاو کراوەتەوە باز لەوە دەکرێت 2 مانگ دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. بەڵام بەوەی پێویستی فەرمانبەران ئەوان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئەیتیێمەکان وەکەوەی کە لە پشتیمنەوە دیارە چاوەڕێ دەکرێت پارەکان بخرێنە سەر حسابەکانیان و ئەمڕۆ بتوانن موچەکانیان وەربگرن. موچەخۆران دەڵێن ئەوان لە دۆخێکی ئابووری سەختدا دەژین بۆیە هاتوون و دەیانەوێت هەرزوو موچەکانیان وەربگرن. موچە قوتی ژیان ئەگەر موچە نەبی ژیان نایی بەڕاستی ئێستا مامۆستامە 33 ساڵم خزمەت هەیە ئەگەر موچە نەبی ئیشی کەشم پێ ناکرێ بەڕاستی ژیانمە لەسەر موچەیە بڕا بکە ئێستا موچەکە وەرنەگیرایە ئەو کوردەواری دەرێ بە شینی خورایە لۆی خەڵک بە پەلێ بێوەرگرتەوە و بیاتە ئەو شوێنی کە لێوە گرتیە ئێستا ئەو مانجی دەیە مانجی حەوت وەردەگرین کەواتە نەک پێویستە هەر زۆریش پێویستە ئەمە ناتوانین دە ژیان بەردەوام بین بۆ شێوازە ئەمما وەستام ئەگە بە قەرزاری بە بێپارەی بچمە ناو پۆلێ بەڕاستی ناتوانم ئەو پەیامی کەمە بیگەێنم. بەڕاستی خەڵک زەرورە خەڵک چاوەڕێیە پێویستە بەڕاستی پێویستە خەڵک ینی لە چاوەڕوانیە نەمینێ ئەم چاوەڕوانیە کاکە تاکەی پێویستە 30 ڕۆژاری موچەکەت وەرگری ناکرێت و بێ مانگ تێپەڕێ کاکە تو بژێوی ژیانی کەشت نییە مەزدەڕێکی کرد نییە هەتا ئێوارە هەیە و نییە ئەو موچەیەیە کە وەری بگری کە نەیە تو بەچی دەژێ کە مەزدەڕێکی کرد نەبێت تقریبا ئێستا ئەگەر نەبێتە 6-7 خەڵک زیاتر لەسەر موچە دەژێ. بەشێکی تر لە فەرمانبەران و موچەخۆران دەڵێن ئەرک هەیە و مافیش هەیە ئەوان ئەرکی خۆیان جێبەجێ کردووە و چاوەڕوانی وەرگرتنی مافەکانیانن کە لە مانجی دەدا مافی مانجی حەوتیان پێ بدرێت داواش دەکەن موچە نەچێتە نێو ململانەی سیاسی لە کاتێکدا داهاتیش سەرڕێژی کردووە. ئەرک هەیە و مافێ بە تایبەتی ئێستاوی کە مۆزەفە ئەرکی خۆی جێبەجێ کردو بە زیادیشەوە مەسەلەن ئێستامە بۆ موچەی مانگی حەوت وەستاوین لە مانگی دێین پێویستەکە لە بەرامبەرە و ئەرکەی کە جێبەجێ ئەکرێ نیسانیش مافی خۆی وەرگێ بەڵام لەم کات و ساتیا بەڕاستی زەرورە موچە و قوتی خەڵکی مەدەنی نەکرێتە ناو چوارچێ بە ملانە سیاسی و شخصیەکان کە زۆربەی داهاتی ئەم وڵاتە سەرڕێژی کردووە یعنی لە خەڵکەکەش زیاترە بەڵام کەمینەیەکی زۆر کەم بە ژمارە دەست ئەژمێردرێن دەستیان بەسەرا گرتووە بە جۆرێک لە پێناو چێژبینین و متعە و خۆشیەکانی خۆیان زۆرینەیەکی زۆری ئەم گەلە عەزاب بدەن لە عەزابدانی ئەم گەلەیە ئەوان چێژە بن. السيدات والسادة الحضور الكرام بەهۆی ناکۆچی نێوان هەرێم و بەغداد بەتایبەت لەسەر پرسی نەوت ئەمساڵیش تاکو ئێستا 2 موچە دواکەوتووە ناشزاندرێت ئاخۆ ئەمساڵ چەند موچەی دیکە دەفەوتێت یاخود ئەمساڵ بۆ موچەخۆران کۆتایی نەهامەتیەکان دەبێت و لە 3 مانگدا 6 موچەیان پێدەدرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.